لا نەخان فەرموو خوشکی بەڕێزم. لا نەخان فەرموو. عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه دادەگیان. خوا لە ڕازی بێ یاخوا زۆر سوپاس دەکەم خوشکی من لەگەڵ ئێوەی بەڕێزیشە. بەڵێ بس مامۆستا ئەمە ڕوونکردنەوەیتم دەیکەیت کە من مامۆستا ئێستا هەموو ئافرەتێک بە لە پیاوی ئافرەت ئەگەر بێتی کەمێ دەستکاریی ئەمە هەر ئەچێتە قالبی حرامەوە قسەت بۆ دەکەم بەسەر چاودادەگیان ئەوە برۆکردن. مامۆستا ئەگەر تۆ لە پارانەوەکانتا لە دوعاخانتا کە بۆ خۆی جۆری ئەکەی ئەگەر من داوای مناڵی کچکەم بڵم خۆیان ناڵی کچم لێگیان دەکێچوانە بڵم خۆیان ناڵێکی کوڕم لێگێ ئەمە تاک گوناهبار ئەبوو بەسەر چاوەش قسەت بۆ دەکەم بەسەر چاو. باشە ماوەستا جان پرسیاری پێمیشە ماوەستا بەیانیان لە کاتی نوێژی بەیانیانە خۆم خەبەرم ئەبێتەوە مۆبایلەکەم ینی ئەمێمەوە چۆن ئەڵێ بزنی مۆبایلەکە خۆم کاتی نوێژ ئەکەم هاوسەرەکەم هەڵ ئەکێنم بۆ نوێژ دانی وایە نوێژەکە دانی واژەی لایکە چۆن ئەو زیاتر مادووەگە ڕاستی کرد بەبوونی ئیشکاری ڕۆژانەوە جاری وایە هەڵەکتێ یعنی من هەوڵێم هەڵی پێنم جاری وایە بخسەم ناتە هەڵماسێ جاری واشە هەمەسێکی نوێژەکەی خۆیەکە ئەو کاتی کە هەڵماسێ من گوناهبارە بم چکە من ئەو کاتی ئێژەڵاتێ من نوێژی خۆم ئەکەم من گوناهبار ئەبم مامۆستا یان پێ دەربان ئەکەم لەوە زیاتر ئەڵەن نەکوی تووڕابیانش نیان جاریە تۆ ڕۆژ نابێ بڵم لەبەرەوەی قەتاسە تووڕابێ ئەگەر وەڵام بەسەر چاو لا نەخان خوشکی بەڕێزم بەسەر چاودا دەگیان سەرفراز بن ئینشاءالله خوا لە ڕازی بێ عەرەبی. لا نەخان فەرمووی سێ پرسیارم هەیە پرسیاری یەکەم برۆکردن. بەڕێزان برۆکردن ئێتر من چەندین جا وتارم لە کتێبی شاهەمە لە کتێبی ئەڤینی ئیماندا بابەتی دوور و درێژم هەمووی بە نەسی قسەی زانان هێناوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوحمان بە قوربانی بێ نەفرەتی کردووە لەو ئافرەتانەی فەرموویەتی خوا نەفرەتی کردووە لەو ئافرەتەی کە برۆ دەکا. برۆکردن یعنی چی؟ یعنی لابردنی برۆکە و تاتۆکردنی ئەوە بەڕاستی خەتەرێکی گەورەیە دەستکاریکردنی خەڵقی خوایە. برۆکە هەمووی لابەی بیتاشی تەواو لای بەری ئەنجا بە تاتۆ بە ئەم شێوازە داینیتەوە ئەوە کارێکی زۆر زۆر خراپە ئەوە نەفرەتی لەسەرە. بەڵام کەسێک برۆکانی زۆر قەڵە و ئەستورن یعنی وەکو ئافرەتێک کە دەچێتە ناو خەڵکەوە هەست بە ناڕەحەتیەک دەکا زۆر ئاساییە بە موشێشێک بە شتێک برۆکانی خۆی ئاسایی کاتەوە یان ناوەندی برۆکانی ئەم ئافرەتە بۆ یەک هاتوونەوە لە شکڵی ئافرەتی بۆ ئەمە جوان نییە برۆکانی بەیەکەوە پەیوەست بوون ناوەندی برۆکانی لابەرێ هیچ ئیشکالێکی لەسەر نییە. زانایان لەسەر ئەوە زۆر کتێبیان هەیە و من کاتی خۆی لە کتێبی ئەڤینی ئیماندا وەزام لە بەرگی دوودایە و لە کتێبی جوانتردا بە درێژی هەموو سەرچاوە قسەی زانایانم هێناوە بۆیە ئافرەتان هان نادەین بۆ برۆکردن. بەڵام پێشیان دەڵێن ڕەحمەتی خوا ئەوەندە فراوانە نەفرەت لە ئافرەتێک ناکاتەن هات دووسێ مووی تاڵی بینی برۆکانیدا بردووە یان تۆزێ ڕێکی خستۆتەوە بەڵام ئەوەی لەسەر یەک قەیتان دەیهێڵێتەوە یەک تاڵ هەر خۆی ناشیرینە هەر خۆی شتێکی ناشیرنە یان بەداخەوە خوای گەورە ڕەحمی پێکردووی ئەم برۆ جوانەی خوشکی بەڕێزم داوە بە تۆ بچی هەمووی لابەوی بیتاشی و تاتۆی بکەی ئیترەوە خۆت غەدر لە خۆت کردووە ئەوە حرامی و نەفرەتەکە ئەو کەسانە دەگرێتەوە بۆیە ئاگادار بن ئەم دوو بابەتە تێکەڵاو مەکەن. برۆ لابردن لەگەڵ چاککردنی برۆدا دووشتی لە یەک جیاوازن. دووەمیان داوای مناڵی کچ بکەی یان مناڵی کوڕ بەڕێزان داواکردن هیچ گوناهێکی تێدا نیە. کەسێک سێکچی هەیە زۆر زۆر مەمنونە بە بەشی خوا والله هیچ مانعی لە یا ڕەبی خوای گەورە ئەم لاڵ جوانە کچانە داوامەی یا ڕەبی خوای گە مناڵی کوڕیشم پێ ببەخشی لە هەردوو بەرهەمەکە هەم بێ. کەسێک سێ چوار کوڕی هەیە دوو کوڕی هەیە حەزەکە کچێکیشی هەبێ هیچ مانعێک نییە بێڵی یا ڕەبی خوای پەروەردگار ئەم جارەکە مناڵت پێبەخشیم ساڵح بێ ساغ و سەلامەت بێ ئومەتی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم خواناس و ڕاستەقینە خزمەتکاری ئیسلام بێ بەڵام یا ڕەبی خوای ئەم جارە کچم پێ ببەخشی. ئەمە هیچ گوناهێکی تێدا نییە و هیچ ناشکریەکی تێدا نییە. سێمیان هاوسەرەکەت هەڵناستێ بۆ نوێژیبانی الحەمدولله خوا جەزات داتەوە تۆ هەڵدەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمودەیەکی هەیە دەفەرمێ ڕەحمەتی خوا لەو ژن و مێردە بێ کاتێک کە یەکیان هەڵدەستێ بۆ شەو نوێژ یان بۆ نوێژی بەیانی کە یەکیان لە خەوای ئەوەی تریان خەبەری بۆتەوە ئەوەندە خۆشەویستی و حرمەت لە نێوانیاندا هەیە تۆزێ ئاو دووسێت دڵۆپە ئاو لە پەرداخێکا دەستی تیاڵ دەکێشێ وەکو نانڕەتشاندن ئاوا بە چاوی پیاوەکەیا دەکا یان پیاوەکە بە خێزانەکە دڵە هەستە ئافرەت یان دڵە هەستە پیاوەکەم با شەو نوێژەکە بکەین با نوێژی بەیانیەکە بکەین. بەڵام ئەگەر مێردەکەت وەکو خۆت دڵی زۆر ماندووە جەنابەت جارێک دوو جار سێ جار یان پێشتر لە کاتی خەوا بڵێ پیاوەکەگە دەستی شت ڕاکێشم لەناو مینەکە تۆزە بتجوڵێنم خۆت ناڕەحەت نابی
من بەخوا لەبەر خۆشەویستی و حرمەتە بۆ تۆ بە دڵنیاییەوە ئەو پەڕی خۆشەویستیە ئەها پیاوێکەکە بەیانی خەبەری نەبێتەوە ئیشی دایرەیەکی هەبێ ئیشی فەرمانگەیەکی هەبێ سەفەرێکی دەرەوەی وڵاتی هەبێ هزار جار مەمنونی خێزانەکەی دوی ڕای دەست پێ دەڵێت خوا زاد داتەوە سوپاست دەکەم بەخوا تۆ نەبووی تا ئیشەکەم لە دەست دەچوو بەخوا لە هەموو کاروبارەکانی ئەم کەونە گەورەتر نوێژی بەیانیەکەمانە بۆیە گەورەترین چاکە لەگەڵ هاوسەرت ئەوەیە هەڵی سێنی بۆ نوێژی بەیانی بەڵام تۆ ئافرەتێکی ئەلحەمدوللا نەخانژیر و عاقڵ دەبیندرەی کە بەڕێز و حرمەتەوە ئەو هەڵسو کەوتە لەگەڵ مێردەکە تا دەکەی مرۆڤیشە جاری وایە هەڵیش نەستا یعنی لە هەفتەیەکە جارێک لە 2 هەفتەدا جارێک بۆت خەبەر نەبەوە ناوەڵاتەوە هیچ گوناهبار نابی و ئینشاڵڵا ئەجری تەواوت بۆ نووسراوە و بە هاوسەرەکەشت کە وەختێ خەبەری بۆوە بڵێ پیاوەکە بەداخەوە نەمتوانی خەبەرت کەمەوە 2-3 جار بانگم کردی نەمیش زیاتر ینی دەمزانی زۆر ماندووی بەڵام هەر ئێستا مەیخەن کاتی نیوەڕۆ بڵێ دوای دەیجارمەوە هەر ئێستا کە هەستاوی خێرا بڕۆ دەست نوێژەکەت بگرە و نوێژی بەیانیەکەت بکە